بەڵێ بینەرانی ئەزیزم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەم و کۆتایی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان ئەمە ئاگادارتان بکەمەوە کە ئێمە لە سەر وێبسایتی nrttv.com ڕاپرسیەکمانداناوە سەبارەت بەم بەرنامەیە لەسەر و لینکانەشی کە دەرەکەوێت لینکی هەیە ئەوە درێسانی دەرکەوتو ئەتوانن ئێوەش دەنگی خۆتان بن و پریڤیۆکەشی دەرەکەوێت کاگەلان دێمەوە لای تۆ سەبارەت بە پرۆژە یاسای دەستور ینی سەیرەکەی لە نێوان لایەنەکانە چۆن بڵێ هاوڕایی نییە ینی پارتی و لەسەر مێزە پارتی و یەکێتی و گۆڕان و جوودی هەیە هاوڕانی چۆن دەکرێت لەسەرەوە سازانی لەسەر بکرێت ئەخە منیش ئەو قسەیەم کرد کاگادگار بۆ یە قسەکەشم بە هەڵە نەڕوە من نەموتۆ پەرلەمان شوێنێکە کارتۆنیە بە شتەکەی بۆ نێریەمەوە نییە پێم بەڵێ وایە کاگۆرانیش پشڕاستی کردەوە خاڵێکی زۆر گرنگ با من شتێک بەبییر کاک برزوو بێنمەوە کاک برزووتی 23 ساڵم حیزبانەوی سویانەچیانی سوێ لە پەرلەمانیان کردو لە ڕێگەی مەکتەب سیاسیەکانیانەوە من بە کاک برزوڵم 255 ڕۆژ حکومەتی هەرێمی کوردستان تەشکیل نەکرا ئەگە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و پارتی و هەموو لایەنەکانی کە نەگەشتنایەتە تەوافقێک بۆ دروستکردنی حکومەتە پەرلەمانەوە مەسەلەی بۆ یەکلایە بۆ پەرلەمان سەرۆکی خۆی بۆڵ نابژێرە جلسەی یەکەین بە مەفتوحی کردەوە واتە و پرسانی کە ڕەهەندێکی نیشتیمانیان هەیە وا بەسەم بە هەموو لایەکەوە و ئێمەش ئیقرارمان کردێ بەکەی کە حکومڕانیێکی تەوافقی بنکە فراوانەکەین دەبێ ئەوەمان بیر نەچێت ئەمە کاکە یادگار ساڵ 1969 نظریەی تەوافقی ئارن لیبرهاد بیرمەندێکی هۆڵندیە کە بە زمانی ئینگلیزی نووسێتی نظریەی تەوافقی داناوە باز لەوە کاڵە لەو حکومانەی کە حکمی تەوافقین مادام ڕازی بوون بە حکمی تەوافقی ئەو شوێنانی کە ڕەوڵی زۆر ئەژێڕم بریتە لە ئیئتیلافی نوخبەی حاکم ئەمە حقیقەتێکە وەکوی کە لە ئێستا عێراقەیە لە عێراقا ئەگەر لایەنە سیاسیەکان نەگەشتونەتە سەر ڕێکەوتن لەسەر پرۆژەی بودجەی عێراق ئەوە بوو تێ نەپەڕێنرا پەرلەمان نەیتوانێت تێپەڕێنێ خۆ ئەکرێ بە زۆرینە تێپەڕێنرێ بەڵام زۆرینە لادانە لە پرەنسیپی تەوافق ئەمیش باز دە چیەکە باز دە سازانەکە دەکرێت ئەمە بەریتە ناو پەرلەمانی کوردستانەوە ئەو پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان بەو ڕێکارانەی کە بۆ پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان خوێندوتەوە هەمووی هەستەکەی چی ئەبێ بگۆڕێت گەر بە چەند خاڵێکش ئاماژەی پێ ئەم بۆچوونی ئەمە بۆچوونی ئالا حەمەسەعیدە بۆچوونی پارتی نییە من پێم وایە ئێستا کوردستان لە سەروبەندی قۆناغێکە پێویستی بە دەستورێکی نوێ هەیە سەر لە نوێ بنووسێت پێویستی بە دەستورێکی نوێ هەیە کە لەگەڵ مستەجدات و ئەم واقع و ئەم معتەیات و مؤشراتە تازانەی کە ئێستا لەسەر گۆڕەپانی پێت وایە ئەو دەستوری ئێستا دروست بووە پێت وایە ئەو پرۆژە دەستوری ئێستا دیکتاتۆر دروستەکە نەخێر بە هیچ شێوەیەک دوو حاڵەت هەیە تۆ جەنابەت لە پێشەشی ئاماژەت بە شتێک کەوتێک لایەنێک پێی وا بۆمە بێکەم و کوڕی نییە ئەگەمە بەس پارتی دیموکراتی کوردستان بێ نەخێرەوە ڕوئیای نەوتوە لە پێشەشی وت لایەنێک پێی وایە بێکەم و کوڕی نییە بەس قورئان بە بۆچوونی من بەس قورئان بێکەم و کوڕی نییە ئەمە نووسینەوەی ببوورە ئەمە نووسینەوەی خۆمانە نووسینەوەی ئینسانە یەکێک لە هەرە مشکلەکانی یاسا ئەوەیە کە ناتوانێت مواکبەی زۆر شتکە یاسا دایمەن پێویستی بە ئەپدەیتە یاسا دایمەن لەگەڵ تەکنۆلۆژیا تەقاتوعەکە دایمەن تەکنۆلۆژیا پێشی یاساکەوێ واکە یاسا پێویستی بۆ بێ ئەپدەیت کرێتەوە هەموو قەواعیدێکی قانونی وایە ئەمڕۆ لەبەر ئەوە ئەم دەسوورەی کە دانراوە بێکەم و کوڕینیە بەڵام بەشێکی زۆری ئیجابیاتی تایە و ئەم دەسوورەش دیکتاتۆر دروست ناکە لەبەرەوەی دروست من اختصاصم علومی سیاسیە دوو ماستەرم لە زانستی سیاسەتە هەیە زانم هۆکارەکانی دروستبوونی دیکتاتۆر پەیوەندی نیە بۆی سیستەمەکە ڕیاسی بێ بۆی سیستەمەکە پەرلەمانی بێ لە ئەمریکا سیستەمی ڕیاسی و دیکتاتۆریشی دروست نەکردو لە بەرازیل ڕیاسی و دیکتاتۆری دروست نەکردو بەڵام لە میسر ڕیاسی بوو دیکتاتۆری دروست کرد ئەمە هیچ پەیوەندیشی بۆ نییە زمینە سازیەکان هیچ پەیوەندی هاوشێوەی یەک تەشابوویەک لە نێوان هەرێمی کوردستان و ئەو وڵاتە عەرەبیانە هەبێت یەک حاڵەت سەرۆکی هەرێمی کوردستان چەند ساڵە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێمی کوردستان ساڵی 2005 سەرۆکی هەرێمی کوردستانە بەڵام ئەمە حاڵەت ئەمە ساڵی تریشی ماوە 10 ساڵ بەڵام هیچی نایاسایی نەبووە بەڵام هیچی نایاسایی نەبووە تۆ ئەمە لە بەرچاو بگرین یەکەم ئەمانەی کە کراوە هیچی نایاسایی نەبووە خولی یەکەمی سەرۆکی هەرێمی کوردستان لەناو پەرلەمانە بووە خولی دووەمی سەرۆکی هەرێمی کوردستان ملیۆنێک و 266,000 دەنگی هێناوە کە 190,000 لە پارتیۆکی زیاتر هێناوە ئەو کاتە ملیۆنێک و 70,000 ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان دوای ئەم زیاتر هێناوە ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان دوای ئەم یەک ساڵە لە 2015 سەر لە نوێ بۆ ویلایەتێکی 4 ساڵی خۆی کاندید بکاتەوە ویلایەتی 4 ساڵی نییە ئەگەر یاسا ڕێگەی پێدا بۆ ویلایەتێکی 2 ساڵی بۆ ویلایەتێکی 1 ساڵی بەڵێ ئەگەر یاسا ڕێگەی پێ بدا سەرۆکی هەرێم من ئەوان بە بۆچوونی دەرەوە تێنایەوە لە دنیای سەرۆکی هەرێم شتێکی دەرەوە یاسا قبول نەکرد سەرۆکی هەرێم بێت کاگەر سەرۆکی هەرێم شتێکی دەرەوە یاسا قبول نەکردو ئایا سەرۆکی هەرێم کە سەر لەسەر کورسێ دانیشتووە ئەو پەرلەمانە ماوەکەی بۆ درێژ کردووە یان حوزەیران نەکرا یاسایی بوو کارێکی نایاسایی بوو ئەوی حوزەیران بەڵێ درێژکردنی ویلایەتی سەرۆکی هەرێم نایاسایی بوو
پارتیۆچێتی وەکو یەک مەسئول لەم کارێکی نایاسایی نەکردو کارێکی نایاسایی بوو بەڵێ تۆ دەیە کردیان بەبرا بە زۆر نێ پەرلەمانی تیان پەڕان بەڵام شکاندنی شکۆمەندی سەروەر یاسا بوو لە هەرێمی کوردستان و سەرۆ شەرێم لە نێو خەڵک هەڵبژێردرا تۆ چۆن دێ لە نێو ئەگەر وایە ئێمە بستنەوەی گۆڕان چەند ساڵ هاوار دەکەین با سیستەمی ڕیاسی یا نیمچە ڕیاسی لە کوردستان و بگۆڕین بۆ سیستەمی پەرلەمانی هەموو ئەو وڵات و هەرێمانی کە سیستەمەکەیان پەرلەمانیە باشی چییە سیستمی سەرۆکایەتی یاخود نیمچە سەرۆکایەتی بکەی بە سیستمی پەرلەمانی لە هەموو ئەو وڵاتانی هەموو شتێک ئەزمونە بە ئەزموو بۆ ما دەرکەوتووە زۆربەی زۆری ئەو وڵاتانی کە سیستەمەکەیان پەرلەمانیە ئاستەکانی دیموکراتی ئافاقی دیموکراتی زۆر باش دەڕۆ مافەکانی مرۆڤ باشتر پارێزراون اینجا پەرلەمان بۆی هەیە لێپرسینەوە لە سەرۆکی هەرێم کات چکە لێنەوە پەرلەماندا هەڵدەبژێردرێ نەوەکو سەرۆکی هەرێم لە سەر و پەرلەمانەوە ئەم پرۆژە دەستورەی ئێستا دیکتاتۆر دروست دەکات بەپێی ئەو دەسەڵاتە زۆرانە بێ کە بە سەرۆکی هەرێم دراوە جا هەر چێ بێ سەرۆکی هەرێمەکە لە هەر حزبێکە بێ و بەپێی ئەوەی لەنێو خەڵکەوە هەڵدەبژێردرێ و سیستەمەکە ڕیاسی دەبێ و ئەوەی لە مادەی 65 دەڵێ سەرەرای هەر دەسەڵاتێک بەپێی یاسا پێ دەدرێ 24 دەسەڵاتی تریشی دەبێ ئەوانە لە هەر هەونەری وڵاتێک بۆچی باشتر نییە بۆ خۆی سەرۆکی وڵاتێک سەرۆکی هەرێمێک ئەو هەموو خەڵکاڵی بژێرێت لە بریەوەی 111 پەرلەمان کامیان پەرلەمان شوێنی نوێنەرایەتی هەموو پێکاتە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئەم هەرێمە یان ئەم وڵاتەیە بۆیە دەبێت سەرۆکی هەرێم ئامادە بێ بۆ لێپرسینەوە یاخود بەرپرس بێ لە بەردەم پەرلەمانی کوردستان بۆیە سروشتی ئینسان وایە کە تۆ دەسەڵاتی زۆر پێدا بەرەو دیکتاتۆر بوون دەڕوا بەڵێ کاک برزوو ئەمەوێت یەک شتی تر ببخشە کۆمنتێکم هەیە من ئەو دەسوورە هەر لە بەرمە دایان سیمیناریشم لەسە کردو و مناظەی تەلەڤیزیۆنیشم لەسە کردو و لە بەرمە هەر لە بەرمە حەزەکەم کاک برزوو دانە بەدانێ ڕوون کاتەوە کاڵێ مەسەلەن دەسەڵاتی زۆر دراوە بە سەرۆکی ئەم پیاوە قانونیە حاڵەتێکێ لە قانونا پێوترێ ئەسەری کاشف و ئەسەری منشی کاگۆران لەوا چلی بزانێ هەموو قاعدەیەکی قانونیان ئەسەرێکی کاشفی یان ئەسەرێکی منشی هەیە ئەو دەسەڵاتانی درا بە سەرۆکی هەرێمی کوردستان بۆ مناڵە سەرۆکی هەرێمی کوردستان مەرسومێ دەرەکا بۆ وەشانەی پەرلەمان لە سێ حاڵەتە کە ئەمە بەر لەوەی لە مادەی 65 هاتوێ لە مادەی 56 پرۆژی دەسوورەکە هاتووە کە لە پەرلەمان پێت باشە کە سەرۆکی هەرێم دەسەڵاتی لە سەروی هەموو دەسەڵاتەکان کاگیادگەر مەسەلەکان ئەم خوانی من خوێندنەوەی بۆکەین خوێندنەوە بۆ بند بەبندی ئەم دەسوورەکەین بە هیچ شێوەیەک بەمە باکاتی کاگۆران نەخۆین یەک دقیقه قسەم بە هیچ شێوێ بەوە نییە من ئامادەم لەسەر خاڵ بەخاڵی سەلاحیاتی سەرۆکی هەرێمی کوردستان لەم پرۆژەی دەسوورە ئامادەم مناقەشە بکەم لە ڕووی قانونی و لە ڕووی سیاسیشەوە مناقەشە لەگەڵەکەم ئەرگۆمنتیشت بۆ دێنمەوە و هیچ پەیوەندیشی بۆ نییە و ئەم سیستەمێکی ئێستا لە کوردستان هەیە بەپێی ئەم پرۆژە دەسوورە کە نییە کە ئەمانەیە دایم مەزرین چونکە ئەم حاڵەتی ئێستا جیاوازە بە من بڵێ پێدەڵم ئەم سیستەمێکی ئێستا هەیە سیستەمێکی پەرلەمانی لادەرە زۆر سپاس بەڵام هەموو تاواکەم سەبارەت بە چاوەشەکاری کاگۆران کلمێ بەکارێنە تەسەوڕ نەدەکرد بەکاربێنی ئەگە بێ چاوەشاکاری مێژووی حکومڕانی ئێوە لە ڕووی یاسایی لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری لە ڕووی ئەمنی پڕێتی لە چاوەشاکاری دوو زۆر باسی قانون ناقانونی کرد کاگالانش خەریک بوو تۆزێک ئێستا هاتە سەرەوە بەڵام زیاتر کاگۆران باسی کرد هەموو لای کۆکە لەسەرەوەی لە ڕووداوەکانی هەفتەی شوبات یەک حزب نەبای عتراف نەکە نەما بە پارتیوچێتی شۆ بڵێ یاسا سەروەرنیە بۆی دەبێت ساکسیاز بکە سەرۆکایەتی هەرێم لیژنەی دانا حکومەت دانا بۆ جێڕانی و مڵک ماڵی گشتی کەواتە یاسا سەروەر نەبووە کەواتە تۆ قەت نابێ شانازی بە قانونی بۆ خۆت بکەیت چکە تۆ بە قانونەکەی خۆتەوە دەیان کاری ناقانونیت کردیە ئەسڵەن شکۆمەندی یاسا و سەروەری یاسا تێشکاندووە بۆ بریا پیشێچکە تەبا مەبەستم تۆ هەر کەسەکە تۆ باست کردی بە نمونە کامە ناقانونیم کردی ئەخریتیان مەکە لە خۆ لە تەوحیدی ئیدارە لە هێزە چەکدارەکان لە ناشەفافی بوجە لە عیلاقاتی مەخفی لەگە دەوڵەتی ئیقلیمی لەوانە لە پەرلەمانی نانەزیهی انتخاباتەکان لەگەڵ من موقفم کو بۆ ئیشم کو بۆ دەنگم ئەوە پەیوەندی بە خۆ دەکەیت حزبەکەتی لەوێ نامەبەستم ئەگەر تۆ ئەوەندە شانازی ئەگەر تۆ ئەوەندە شانازی بە حزبەکەت بە قانونەکەت دەکەی ئەم خبرە قانونیەت بەکارهێنابا بۆ ئەوە یاسا سەروەر بێ نەک بێ قانون بەکاربێنی بۆ کاری ناقانون بریا و بریا زۆر شانازی بۆ کرد مێژووی سەروەری یاسا مێژووی ئەوەندە جوانی مەسەلە شانازی مەسەلە خۆتی تێگەیشتنە گەر بە کورتی بێ کاک ئەمە یەک دوو بەڵێ کاگالام وتومە لە کاتی ڕابردوودا پەرلەمان وابووە تۆ بێی واقعێکی خراپ و سلبی پڕ لە گەندەڵی 23 ساڵی ڕابردوو دەتوانی لە 2 مانگ و لە 3 مانگدا عیلاجکەی بۆیە پەرلەمانەوەی جناب دەڵێ من تۆ نەبوو تۆ کارتۆنی بێ بەڵام باسی ئەوم کە لە 23 ساڵی ڕابردوودا خراپ مامەڵە لەگە کراوە تاوەکو چاچی دەکەی کاتی زۆری دەبێت اینجا دەبێت 23 ساڵی ڕابردوودا کارتۆنی بۆ نەخێر کاری خراپی لەسەر کراوە نان هێشتۆ باڵاترین دەستگای نیشتمانی بێ دەور ئەساسیەکان بزر کردووە بۆی مەکتەب سیاسی کاگۆران سەبارەت بۆ یاداشتەی ئێوە چەندێکە تەقدیمی پەرلەمان و سەرۆکایەتی پەرلەمانتان کردووە ئێمە نزیکەی 10 ڕۆژەگەر 10 ڕۆژە ئەوترێت یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە ڕای من نییە بەس پێشتر مانگونی پێش تا بەڕسمی داوامان بڵێ ڕۆڵی ئۆپۆزیۆنە بینێ ئەوەی جاران ئۆپۆزیۆنە بوو بیکردبایە ئێستا ئۆپۆزیۆن نایکات یەکێتی کردوێتی
ئێوە بۆچی مەبەستانە زۆر بە خێرایی پرۆژەی دەستور هەموار بکرێت ئێمە پێمان وایە ئەوەی کاکبرزۆ دەیڵێ حەق خۆیتی شانازی بۆ بکە کە گۆڕان ئیشی لەسەر کردیەوە پێم وایە ئیشی لەسەر کردیا بەڵام ئەو حەقا بە زیاتریش بوون بە خۆم دەدە من قوربانیشم لەسەر داوە کە ئەو قسە لەسەر عملی بوون و نەعملی بوونی مەسەلەی دەستور دەکات لە خولی پێشوو لە ساڵی 2010 پرۆژەیەکی هاوبەش لە پەرلەمانی کوردستان بە ئیمزای ئەگەر هەڵە نەبن 55 پەرلەمانتار بوو ئامادەکرا 6 پەرلەمانتار بوو 6 پەرلەمانتار بوو ئامادەکرا کە پێم وایە بەشێکی لە کادیرەکانی ئەندا پەرلەمانەکانی گۆڕان دەوری باشیان تێدا بوو و منیش دەورم تێدا هەبووە بەڵام ئەوان دەوری باشیان تێدا هەبوو و پرۆژەکەمان پێشکەش کرد بۆی پرۆژەی دەستور بگەڕێتەوە ئەو لە ڕووی ئیشی عملی ئیشی دووەممان سەرۆژ پەرلەمان لە یەکێتی بوو بوورە بۆ نێخستە بەرنامەی کارەوە بۆ نێخستە بەرنامەی ئیشی کارەوە دووەممان کاتە ئیشتان لەسەر بۆ نێخستە بەرنامەی کارەوە سەرۆژ پەرلەمان لە یەکێتی بوو بەڵێ ئەو کاتە یەکەم شت بەرنامەی کار بە ئیمزای سێ کەسدا دەندرێت لە خۆت لە سەرۆکی پەرلەمان لە خۆتە بپرسە سکرتێر و جێگری پەرلەمان هەردووچیان پارتی دیموکراتی کوردستان بوو بەرنامەی کارسێ کرد ئیمزای نەکان نایەتە ناو جەرسەی پەرلەمان ئەوە یعنی ئەو کات پارتی ڕێگر بووە بەڵێ پارتی ڕێگر بووە ئەمە یەک دوو ڕێکەوتنامەی دەباشانمان لەگەڵ باورین جەنابی مامجەلال و کاگنێ شێروان ڕێکەوتنامەیە ماوە کرد مبدئیان لەسەر مەسەلەی ئەمە ئەجا کە دەڵێ ئەم ڕێکەوتنامەیە ئەم نامەوێت بێمەوە سەر هەندێک حالەتی ڕابردوو بەڵام کە باسی بەرپرسانی گۆڕانەڵێن یەکێتی و ڕێکەوتنامەیە بادام باسی ڕابردووت کرد بە هەندێک باسیشتی کە بکەم بەڵێ کە قسە لەسەر ئەوەی دەکەی نامەوێت زۆر پەرێ ڕابردوو هەردەمەوە بەڵام ئەو کاتە ئێمە گوتمان برادرانی بەشێک لە برادرانی لایەنەکانی معارەزەش لە پەرلەمان و لە دەرەوە لە سەرکردەکانیش پێیان خۆش بوو ئەگەر پرسی دەستور جێگیر بکرێت با ویلایەتی سەرۆکی هەرێم بەشەر درێژ بکرێتەوە بەڵام ئەوە سەروبەندی ئینتیخابات بوو بۆ بەڵگەی ئەو قسەیەم ئێستا لە دوای هەڵبژاردن جەنابی سەرۆکی هەرێم من هەموو ڕۆژێ لەگەڵی مەیان ئێوە من بە شەرعی دادەنەمیان ئێوە هەموو ڕۆژێ هاتو چونتانە و ئێوە دەنگتان پێبرد من قوربانیم پێدا بەڵام ئێستا دیارە هەموو ڕۆژێ نەخێرم ئەسڵ ئەساسی کاگە دەرجام هەیە کاک گۆران شتێک تۆزێک بریندارکەرە بۆ ئێوە دەبێت ئەسڵەن لەگەر هەڵدانەوەی پەڕی ڕابردوو نەبوو بەڵام ئەم لەگەڵیمە ئەم لەگەڵ پەڕی ڕابردوو هەڵدێنەوە سێ ساڵی دەکەی بەڕێزم هەر ئەمن تو بێکەوە کادر بووین لە خوێندکاران کادر بووین لە مەڵبەند ئەو کاگنێ شێروانە ئەو کاک عومەری سەید عەلی مەسئولی دەستور بووین مەسئول بووین لە ناو حیزبی من ئەگەر پەرلەمان بێ هەیبەت بە بەشەکن ئەگەر حیزب بێ کارتۆنی بە بەشەکن ئەگەر دەستور خراپ بووە بەشەکن خێر ئەتو 23 ساڵی خۆت لە بەرامبەرە من دانیشت کا گۆران بۆی کاتی پرسیاری و بەڕێزانە پرسیارێکمێ کا گۆران کات لێکم قسە لەسەرەوە دەکەن دەڵێن بەڵێ ئەرێ پرۆژەی دەستوری کردە قوربانی بەڕێ ئەوە کاک ئالانی دانیشتەوە ئێستا ئەو بینەرانەوە هەموو خەڵک لی دەپرسم گۆران بە خەڵکی دەگوت ئەو دەستورە بۆیە خراپات چکۆ دەتوانی پەرلەمان هەڵۆشێنەوە سەرۆکێرە وانە بوو کە من یەکێکمانە لەگەڵ هەمواری دەستورم دەبەز وەنیە دەبەز ئەو نەسەیتیانە لە پرۆژەی دەستور چۆن دەستور بە خەڵک لە بەردەم خەڵک ناشرکاتی و کاکە سەرۆکی هەرێم ئەتوانێت پەرلەمان هەڵۆشێتەوە زۆر بە کورتی پێم بڵێن لەبەرەوە دیارە ئیشی لەسەر وەڵا یەک بیستکە ئەوە زۆر باسی کردیان ئەوەش باسی کرد لەسەر مەسەلەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم و سەرۆکی هەرێم ئاگای لێ بۆیان ئاگای لێ نەبووە من پێم وایە نەک ئاگای لێ بوو هەر زۆریشی ئاگای لێ بۆ زۆریشی مەبەست بووە بەم بەڵگانەی خوارەوە داوای خۆین بەڵێ بەسەر بەڵگانەی خوارەوە یەکەمینە وەفدێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان بە سەرۆکایەتی کاک نێچیروان جێگری پارتیە و برازای کاک مەسعودە داوای سەرۆکی هەرێم و پارتی دیموکراتی فەرقەیە لە بین ئەم دوو قسەیە باشە لۆت ڕوون دەکەمەوە سەرۆکی هەرێم ئیمزای کرد باشە بۆ ڕوون دوجار سەرۆکی هەرێم ئیمزای ئەوەی کرد دوجار بۆ ڕوون دەکەمەوە باشە باوەڕوونکەمەوە پارتی دیموکراتی کوردستان حیزبێکی مرکزی چێ پەنجە لە ئاو دەنێ نەک بێ لەسەر ئەوە ڕێکەوتن لە سلێمانی بکەیت ئاگای لێ بووە بەڵێ دوو حەوت ڕۆژی مابوو ماوەی ئەوەی تەواوبوونی کاندید چێ خۆی کاندید دەکات چێ خۆی کاندید ناکەوە بکە قادر عەزیز و نازام چێ خۆی کاندید کردبوو سەرۆکی هەرێم 100 جار تکاکرا ئەرێ کاکە خۆت کاندید دەکەی یان خۆ کاندید نەکەی نەدەگو خۆم کاندید دەکەم یان نەدەگو خۆم کاندید کاک گۆران بەڵێ کاک بردو یەک لەحظە پرسیارێکی بێ بیکەم کاک گۆران تۆ یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بە یەک گوشە یعنی چەند اختیارێک دەدەمێت ئێوە لەگەڵ ئەوەن سیستمی سەرۆکایەتی لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێ یاخود سەرۆکایەتی یان نیمچە سەرۆکایەتی بێ پەرلەمانی بێ و پەرلەمانی قبولی ڕاوێژکارێکی یەکێتی ڕاوێژکارێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دوێنێ بوو یا پێرێ بوو لە چاو دیدارێکیدا لەگەڵ ڕادیۆیەک لە سلێمانی ئەڵێت دەبێت ڕەشنووس دەبێت ڕەشنووسی دەستور بە شێوەیەک هەموار بکرێتەوە کە سیستمی سەرۆکایەتی تیادا بچەسپێنرێت و مەسعود بارزانیش ویلایەتی سەرۆکایەتی هەرێمی بۆ درێژ بکرێتەوە ئەگەر پێویستیش بکات دەبێت بیخەینە ژێر فشارەوە بۆ ئەوەی ڕازی بێت ئەمە یەکێتیەوە من نازانم ڕاوێژکاری مەکتەبی سیاسی بەڵێ باشە بەڵام لەگەڵم ڕێیەی نەخێر نەک لەگەڵ ڕێیێنم ئێمەش وەک فراکسیۆن بەڕسمی لەگەڵ مەکتەبی سیاسی خۆمان دانیشتوین پرۆژەکەمان ئامادە کردووە کە سیستەمەکە دەکرێت بە پەرلەمانی و یاداشتەکەشمان پێشکەش کردووە لەبەرەوەی ئێمە کاتکەماوە بۆ پرسیارەکان کاگەی و پرسیارەکە کاک برزوو
دڵنیا بکاتێم ئەو لە حەزی خۆت بڵێ ئەوڕیانە وەستاون دەمێکە کاگەی پرسیارەکەت زۆر بە خێرایی زۆر سپاس بۆ هەمولایەکە پرسیارەکەم بۆ کاگە برزووە کاگە برزوو ئەڵێ ئێمە لە پەرلەمانە ئەم جارە خاوەنی ئەوەین کە پرۆژە یاسایی دەستور بگەڕێتەوە بەس من بە کاک برزوو ئەڵێم یعنی هەز ناکەی پەلە ئەکرێ لەم قسەیە یا مبالغەیە با نەبووە نەوترێ چونکە احتیمالەکە دەستور چووە پەرلەمان لەوانێ بۆ نمونە پارتیویچێتی بە زۆرینەی دەنگ ڕازی نەبن لە پەرلەمان سپاس دەکەم کاک زاناوە فەرمێ کاک برزوو زۆر بە خێرایی وەڵامی بیتەوە بە وەڵامی پرسیارەکە بڵێ کاگەیوم کەیسی دەستور ئەوە دەگەینە هەمومان پەلێ لێ بکەین بەڵام بە عەقڵمەندی بیکەین بعقلمە دوور لە مزاداتی سیاسی دوور لە مهاتراتی سیاسی دەستورێک دروستکەین بۆ نەوەکانی ئێستا و نەوەکانی داهاتوی هەرێمی کوردستان یەتر دەوڵەتانی ئیقلیمی حکوومەتی مرکزی نارانی کورد هەر کاتێک نانەوە یاری بە چارن و سەرێمی کوردستان بکەین ئەمە ویستی بستنەوەی گۆڕانە دەستورێک بێ بۆ هەمووان نەک بۆ یەک حزب بۆ یەک شخص بۆ دوو حزب فەرموو کاکزانە دەستخۆشی بەرنامەکە لێکم و بە خێراتنی میوانەکان تاکەم دوو پرسیارمەیە سەرەتا بۆ کاک پرسیار بێ سپاس دەکەم بۆ یەک کەس زۆر بە کورتی ئەگەر ئێوە خاوەنی گەڕانەکە پرۆژەی بۆ کاک برزۆ ئەگەر ئێوە خاوەنی گەڕانەی پرۆژەی دەستور بن بەرپرس نین لە نەبوونی دەستورێک بۆ کوردستان کە نەیدەهێش حیزب بە ئارەزوی خۆی دەست بخاتە ناو پەرلەمان و واش هەز ناکەن کە جارێکی دیکە هەڵەن چونکە دەستورێک بە هەموو کەم و کوڕەکانیەوە کارتێکی بەهێسرە بۆ ڕاگەاندنی دەوڵەتی کوردی بۆ کاک گۆران چۆن دەستور گەڕاوەتەوە لە کاتێکا پەرلەمان ئەو دەستوری دانەناوە تەنها دەنگی پێداوە زۆر سپاس کاک محەممەد هاوڕێی بەڕێز ئێمە دەبێت دەستورێک دانێن بۆ بەهێزکردنی نێوماڵی کوردی نەک بۆ ئیسفزازکردنی نار و منافس و دوژمنەکانمان کەی ئەو دەستورە نێوماڵی کوردی بەهێز کرد ئەو کاتە نارەکان پێ ناوێرن دوژمنەکان پێ ناوێرن بۆی ئێمە دەستورێک دروست دەکەین بۆ باشووری کوردستان نەک بۆی دەستورێک بێ ئیسفزازی ئەو لای پێ بکەین بەم دەستورە بەهێزەوە نێوماڵێکی بەخۆ دروست دەکەین منافسەی نارەکانی پێ بکەین پەرلەمانی کوردستان لیژنەیەکی پێکینە و لیژنەکە ئەم پرۆژەی دەستوری نووسیەوە و ئێستا هەر پەرلەمانی کوردستان لیژنەیەک پێک دەینتەوە بۆی پێداچوونەوە بە پرۆژەکە بکاتن و ئەو لیژنەیە کە پێداچوونەوەی کرد و تەوافقی کرد دەهینتە ناو هۆڵی پەرلەمان دەنجی لەسەر دەدرێت بۆی بخرێتە ڕاپرسی کەواتە قووەی قانونی ئەو لیژنەیە کە پێشتر نووسیوەتەوە ئەو لیژنە ئێستا هەڵدەوەشێتەوە هەردوو چاپ بە پڕیاری پەرلەمانە هیچیان لەسەر و هیزنیە لەبەرەوە دەسەڵات فەرموو پرسیارەکەت زۆر سپاس من پرسیارەکەم بۆ کاک گۆران ئایا درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تا بۆ ینی زەرری لە یەکێتی نیشتیمانی کوردستان داوەتە دەستور تەوەرمان تایبەتە بە دەستور ئێخرەوەش بڕگەیەکە لە ناو دەستور زۆر زار باز لەوە کرێ یەکێتی باجی ئەوەی داوە لە کاتێکا لەسەر داوە پێشنیاری خۆی بووە وە پرسیارێکی زۆر کورد پێ مەڵێن کات نەماوە دوو هاوڕێت ماوە بۆی پرسیارەکانیان بکەن داوای لێبوردنەکەم کاک چۆمان با بفەرمێت ڕێگات پێدەم کاکالەن باو پیاوە فەرموو لەبەرەوەی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم یەکەمینیان یەکێتی و پارتی بە شێوازێک لە پەرلەمانی کوردستان شێواز پەسەندیان کرد جێ تێبینی هەموو قانونین و هەموو ڕۆژنامەنووس و هەموو خەڵکی کوردستان بوو جێگەی گلەیی بوو بەم ئوسلوبە گوێنەگرتنە پەسند کرا دەکرا ئەگەر هەر پەسند دەکرا کاتی بدرابایە ڕۆژێک نادوو ڕۆژ هەوڵی تەوافقی لەگەدرابە ئەگەر بە تەوافق نابدرێبە بە زۆری نەبکرابە نەک بە ئوسلوبە کە کەس نەی دەزانی چی لە پەرلەمانی کوردستان دەگوزارێ ئەمە یەک دوو قاعدەی حیزبیمە پێی خۆش بی پێی ناخۆشبی لەگەڵەوە نەبوو ویلایەت بۆ مەسعود بارزانی درێژ بکرێتەوە ئەگەر لە پێناو پرسی گەڕانەوەی دەستور نەبی بەڵام پرسی گەڕانەوەی دەستور مەسجەکە وەک گوتم نەگەیشتە خەڵک بۆیە خەڵک حەق خۆیان گەر بە کورتی بێ زۆر کاتت ناوەت کاتەکەم زۆر بە تەوازن دابش کردووە کۆمنتی تۆش کات فەرموو لە قسەی کاگۆران و دەست پێەکەم یەک دوو جار ئاماژەی بۆدا بۆ حکمی درێژکردنەوەی تەمدیدی ویلایەتی سەرۆکی هەرێمێکی نیشتیمانی کوردستان بۆتە قوربانی من بە لوغەی ئەرقام پێتەڵەم ئەم قسەیە دروست نییە بۆ لە انتخاباتی حوتی سی ساڵی 2010 چێتی نیشتیمانی کوردستان لەم سێ پارێزگا 376,000 دەنجێنەوە لە انتخاباتی کاک مەسعود مرشح نەبوو حوتی سی 2010 پەرلەمانی عراقی لە انتخاباتی 21 نۆی ساڵی 2013 چێتی نیشتیمانی کوردستان 350,000 سەوتێنەوە واتە یەکێتی نیشتیمانی کوردستان 26,000 دەنگ کەمتری هێناوە لە چاو 3 ساڵ لەوە پێشە ئەوە بۆ باجی ئەوەیەکە خۆ یەکێتی خاوەنی 700,000 دەنگ نەبووە لە پڕبوو خاڵی دووەم من دەڵێم ئەوەی کە لەم پرۆژە یاسایە سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانیە ئەوە کاک برزوش و کاگۆرانیش هەردووچیاندانی پەرلەمانن ئەوان دەڵێن سیستەمەکە یان سیمی پرزینتاڵە یان شبه ڕیاسی یان ڕیاسی باشە من پێت ئەڵێم وەرە ئەم سیستەمە ئەگەر تۆ ئەندامی پەرلەمانی چۆن بۆ مەکەی بە سیستەمێکی پەرلەمانی با منیش وەڵامت بمەوە ئەمە یەک دوو تێبینیەکەم هەیە بەڕێزان ئەو کەسانی کە مختەزنین لە دەستور یانی تڵاعی مەسائلی دەستوریان نییە
تووشی ئیشکالێتێکە بن بەڕێزان یەک شت یەک نموزەجی دیاریکراوی محددی جامعی مانعی شامل بۆ سیستەمی پەرلەمانی دنیا نییە ئەوەی کە هەیە پێی ئەوترێ سیستەمی خێزانی سیستەمە پەرلەمانەکان وەکو بۆ نمونە ئەوەی کە لە بەریتانیا هەیە لە چیک جیاوازە لە چیک سیستەمەکە سیستەمێکی پەرلەمانیە بەڵام سەرۆک ڕاستە خۆڵە بژێرێ کاکەوە دەسووری لیتوانیە بەڕێزان کۆمەڵە حقایقی بارڕوون بێتەوە دەسووری لیتوانیا سەرۆک ڕاستە خۆڵە بژێرێ بەڵام سیستەمەکەش سیستەمێکی پەرلەمانی چۆمان پرسیارەکەت بکە پرسیارەکەم بۆ کاگۆران ئازادە باشە یەکەتی بەچی بۆی باشەکە سیستەمی حکمڕانی لە کوردستاندا بک لە سیستەمی پەرلەمانیەوە بکرێ بە لە سیستەمی سەرۆکاتیەوە بکرێ بە سیستەمی پەرلەمانی لە کاتێکدا ئەندام ڕێژکاری مەکتب سیاسەکەتان دەڵێت سیستەمی سەرۆکاتی باشە بۆ کوردستان پرسیارێکیشم بۆ کاک بەرزۆ ئەبێ بمبوری زۆر داوای لێبوورنەکەم بڕاتە بێ کاتم نەماوە کاگۆران گەر وەڵامی بیتەوە جوابدایەوە گوتم ئەمە ڕێی ڕاوێشکارە ڕێی فراکسیۆن بە ڕسمی کە ئەو مەشروعی ئامادە کردیە پێشکەشی کردیا لەگەڵ مەکتەبی سیاسی کۆبووتەوە بریتێ لەو حالەتی کە لێرە ئەعلانم کرد کە ئێمە لەگەڵ ڕاوێشکاری مەکتەبی سیاسی بەڵام ئێمە لەگەڵ دەستەی دلیلی ئەوە نیە کامە ڕێی مەکتەبی سیاسی نەخێر ئێمە لەگەڵ بەڕسمی لەگەڵ بۆ وەڵامی ئەو قسەیە نادەنەوە من بەڕاستی ئێستا هەر گوێم لێ بووە باشە خۆ ناڵێم وانی ئەڵێم تازە گوێم لێ بووە بەڵام ئێمە ئەمە دلیلای ڕستیمان فەرموو کاک بەرزوو سێ خاڵمەیە زۆر بە کورتی کاگۆران زۆر باسیەوە کە جارێت مێژووی بستنەوەی گۆڕان بۆ هەم لاگ ئاشکرا بێت لە 25/7/2009 دروست دەبێت یان دەست پێ دەکا کاتی خۆشەگە ناویەکێتی بووینە زۆر پرۆژەمان هەبوو بۆ ڕیفۆرم بۆ چاکسازی بۆی دزی و گەندەڵی و ئەوانەکەم بکرێتەوە بەڵام نانهێشت بۆی ئێمە لێچێتی هاتینە دەرێ لەگەڵ بەشێکی گەورەی پێکهاتە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردی بستنەوەی گۆڕانمان دروست کرد بۆی تاریخی بستنەوەی گۆڕان لە 25/7/2009 دروستکە بۆیە خوا هیدایەتی دایان بەڵام ئێوە هێشتان بەردەوام لەسەر خراپەکاریەکان ناچار کردم ئەو قسەت پێ بڵێم دوو ئاوێشەوەدا خراپتان ڕشتووە ئەگەر ئێمە دەچنە لای سەرۆکی هەرێم ئێستا هەرێمی کوردستان بە قۆناغێکی هەستیاری نیشتمانی و نەتەوەی سیاسی تێدەپەڕێ ئەو سەرۆکی هەرێمی ئێوە پارتی بەنایاسایی درێژتان کردەوە ئەو سەرۆکی هەرێمی ئێوە بەنایاسایی درێژتان کردەوە لەگەڵ پارتی ئێمە ئێستا کۆمەڵێک ڕاوێژی جددی بۆەوەی حزب تەنها پارتی وێچێتی دەستیان نەبێت لە مەسەلە نەتەوەی نیشتمانیەکان ئێمە مانوی کۆمەڵێک حزبی جددی ڕاهەندی نیشتمانی و نەتە هەبێ مەسەلەکان ئەگەر بزانین ئەو ڕاوێژانەی بۆ مەسەلە نەتەوەی نیشتمانەکان کراوە بە هەڵە دەرەچێوا دەرناچێ دەنجی دلێری خۆمان بەرز دەکەینەوە دەڵێن ئێمە زۆر ڕاوێژمان کرد بەڵام نەتیجەکەی خراپ دەرچوو بەڵام ئێستا پێمان وایە پێکەوەی میمە بۆیە هەموو لایەکمان بۆ دەستورێک گشتکەین ماڵی کوردی بەهێزکە پایەنەتەوەی نیشتمانەکانمە بەرزکاتەوە دەستی حزب لە مەسەلەی دەستوریش بهێنە دەرەوە سپاس بۆ کاک بەرزوو مەجید پەرلەمانتاری گۆڕان سپاس بۆ کاک گۆران ئازاد پەرلەمانتاری یەکێتی نیشتمانی کوردستان سپاس بۆ کاگالان حەمەد سەعید کادری پارتی دیموکراتی کوردستان هاوڕێیان کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن چین لای ڕاپرسی کۆتایی بەڵێ قسەی زۆرە دەستور قسە زۆرە لەگرێ بۆ ئێمە ئیشی تریشی لەسەرەکەین ئایا پێویستە پرۆژەی دەستوری هەرێم بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم لەسەری لە پەرلەمان هەموار بکرێتەوە بەڵێ ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان نەخێر ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سەیە فەرموون دەست پێ بکەن ئەمە ڕاپرسی کۆتایی ناوە مەڵقەی دووجار بیرکەرەوەیە ئایا پێویستە پرۆژەی دەستوری هەرێم بەر لە ئەنجامدانی ڕفراندۆم لەسەری لە پەرلەمان هەموار بکرێتەوە بەڵێ کاتمان بەرەو کۆتایی دەڕوات بەڵێ سوپاسانەکەم ڕاپرسی کۆتایی یاخود ڕاپرسی دووەمی ناوە مەڵقەی دووجار بیرکەرەوە سەبارەت بەو پرسیارە ئایا پێویستە پرۆژەی دەستوری هەرێم بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم لەسەری لە پەرلەمان هەموار بکرێتەوە بەڵێ لە سەدا 15 دەنگەکانی وەرگرتووە 80% ئەڵێت نەخێر و 5% بۆ بڕیارم نەداوەیە تکایە ئەنجامی ڕاپرسی یەکەم ڕاپرسی یەکەمەوە کۆ بینرێت بەڵێ و نەخێر یەکسان بوون 40% بۆ بەڵێ 40% بۆ نەخێر و 20%یش بڕیاری نەداوە تکایە ئەنجامی دوو ڕاپرسێکە بۆەوەی بۆ بینەری ڕوونی بکەینەوە بۆم بەڕێزانش ئێمە لەم بەرنامەیەم پرسیارەمان تەرح کردووە ئایا پێویستە پرۆژەی دەستوری هەرێم بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم یاخود ڕاپرسی لەسەری لە پەرلەمان هەموار بکرێتەوە لە ڕاپرسی یەکەمە بەڵێ لە سەدا 40 بەرکەوتووە لە ڕاپرسی دووهەمە بەڵێ بووە بە 15% لە ڕاپرسی یەکەمە 40% بۆ نەخێرە لە ڕاپرسی دووەمە بە هەمان شێوە بڵین بەڵێ کەم بۆتەوە نەخێر زیادی کردووە بۆ 80% لە ڕاپرسی یەکەمە 20% بۆ بڕیارم نەداوەیە 15% لێت چووە تەنها 5 ماوەتەوە لە ڕاپرسی کۆتاییە سەبارەت بە ئەو ڕاپرسیەشی کە لەسەر وێبسایتەکە دامان نابوو 70 کەس دەنگی داوە
لە سەدا هەفتاونۆی ئەو دەنگانە ئەڵێن بەڵێ پێویستە دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان بەر لە ڕیفراندۆم و لە سەدا 12یان ئەڵێن نەخێر و لە سەدا حوتیش بڕیاری نەداوە. سواسی تەواوی و میوانە ئازیزان 78 کەس پنجی داوە لێرە نازانم ژمارەیان مەبەستم ئەوەی وەبسایتەکە 2 4 6 8 12 14 16 18 20 یعنی ئەو ڕێژێکە لە وەبسایتەکە دەنجی داوە زیاترە لەوەی کە لێرەیە بەڵێ مەبەستم تایەک هەفتە بەردەوام بەڵێ تا هەفتەش بەردەوام ڕاپرسیەکە تا ئەڵلقەی داهاتووی دووجار بیرکەرەوە بەردەوامە بێت و نەتیجەی ڕاپرسیەکەش لەسەر سایتەکە وەکو خۆی ئەمێنێتەوە. بەڵێ بینەرانی ئازیز من یادگار فایق لە ماوەی ڕابردوودا لەگەڵتان بووم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی تری دووجار بیرکەرەوە تا بەرنمەیەکی تر و دووجاری دیکە بیرکردنەوە بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە ئاوەدان بێت. خۆشیدا.